بەداخەوە زۆربەی ئێمە زۆرێکمان ئەو تاوانانی کە ئەکرێ ئەو قەتڵانەی کە ئەکرێ لە هەر شوێنێکی سەر زەویە کە گوناه و تاوان دەکرێت خەڵکی دەکوژرێ خەڵکی تاوان دەکات ئێمە لەو تاوانە بەشدارین. لە ئەمریکا لە بەریتانیا لە وڵاتێکی تر عەرەبی کەسێ تاوانی دەکا و قەتڵێ دەکا و زینایە دەکا و شتێک دەکا هەمومانە دەڵێن دەست خۆش دەستی خۆش بێ دەستی خۆش بێ دەستی خۆش بێ. زۆرێکتان ئەوەتان هەیە بڕستی کۆمنتەکان بکەن کەسێ دەکوژرێ جاری وایە بێتاوانە ناکرێت سەر دەمەقاڵەیە خەڵکی بکوژرێ ناکرێت لەسەر پارێکی بێقیمەت خەڵکی بکوژرێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەی ئەو کەسانەی کۆمنتە نووسن دەستخۆشیەکەن ڕاستێکی خەڵکی وایە زۆر خراپە بەڵام کوشتنی حەڵاڵ نییە کە تۆ بوتت دەستخۆش بۆ کوشتنی فڵان کەس تۆ لەو قەتڵا بەشدار دەبیت لە قەتڵەکە بەشداری لەو زینایەدا بەشداری لەو لێدان و زڵمەدا بەشداری بەس بە دەستخۆشی دەستخۆشی لە هەر تاوانێ بکەی تۆ لەگەڵ ئەو ئینسانە تاوانبارە بەشداری. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە ئەفەرمێ إذا عملت الخطيئة في الأرض كان من شهدها فكرهها وأنكرها كمن غاب عنها ومن غاب عنها فرضيها كان كمن شهدها. ئەگەر لەسەر زەویە تاوانێک را سەر زەوی شاری خۆت و وڵاتی خۆتە یا هەر شوێنێکی ترە تاوان بێ گرنگەوەی تاوان بێ خوا حەڵاڵی نەکردو کافرێکی بێدین لە خۆڕایی بکوژرێ نابێ بکوژرێ. ئیسلام شتی وای تێدا نییە با کابرا کافر بێ. لە سەردەمی ئیسلامە لە سەردەمی خەلافەکانە هەزارەها و سەدها هەزار ملیۆنەها کافر هەبوو کەسی نەکوژرا ئیلامەکە کەسێ شەڕی لەگەڵیان بکردایە. لە ئیسلام ئەو شتانە نابێت ڕێگەی پێ نەدراوە. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم هەر کاتێ لەسەر زەویە تاوانێک کرا هەر تاوانێک لە تاوانەکان ئەوەی کە حرام و تاوان ئەو کەسەی لەو شوێنە حاضر بێ کە تاوانەکەی تیاکرێ بۆ لە شوێنەکە پیاوێکە کوژن ئافرەتێک کوژن تۆ لە شوێنە حاضری بەس تۆ دەستت تیا نییە بەس ئەیبینیت تاوانێ ئەکرێ بەرچاو تۆ هەر تاوانێک بێ ئەگەر تۆ لەو شوێنە بیت بۆ مەرجی دەستی تۆی تیا نەبێ فەرمانی تۆی تێدا نەبێ وەکو ئەو وایە کە تۆ لەو شوێنە هەر نەبوو بێتی یعنی وا حساب کە تۆ لەو شوێنەدا هەر نیت ڕاستەکەی شایەتی وەزعەکەت بینیوە بەڵام لە تاوانە تۆ لەو شوێنەدا نەبوویت. بەڵام ومن غاب عنها فرضيها ئەمە خەتەرەکەی ئەمەی ماڵی پشتمانی بە قوڕ گرتووە ئەمەیە کۆمنتەکانی ئێوە هەر کەسێ تۆزێ بەدڵتان نەبێت دەست خۆش بێ کوشتیان ئەمە عەرەبە ئەمە کوردە ئەمە نازانم چییە نابێ برای بەڕێزم وریابە دەمارگیریت بۆ عەشرەت و زمانی خۆت نەبێ کەسێک ناحەق کوژرا بە ناحەق کوژراوەتەوە هەر کەسێک بێت چونکە ئەمە ڕۆژانە دووبارە بێتەوە هەر ڕۆژی کەسێکە کوژرێ و چەندها کەسە کوژرێ. خۆشەویستی خوا فەرمی صلی الله علیه وسلم هەر کەسێک لەو شوێنەی کە تاوانەکە ئەنجام ئەدرێ ئیتر زوڵمە لێدانە قەتڵە هەر شتێکە ئەو کەسەی لەو شوێنە حاضر نەبێ بەس تەنها بیبیستێ یا لە ڤیدیۆیەکە ئەمڕۆ بیبینێ بەڵام پێی ڕازی بێت دەست خۆش دەستی خۆش بێ وەکو وایە کە ئەو کەسە لەو شوێنە تاوانەکە بەشداری کردوێ. ئەگەر لە شوێنەکە پیاوێ نەفەرێکی کوشت دوو نەفەرێکی کوشت و زیاتری کوشت تۆ لە دوورەوت و دەست خۆش تۆش لەگەڵ ئەو قاتیلا بەشداری لە تاوانەکەتە زڵمی لێکرا تۆ بەشداری زینا ئەکا تۆ لێ دەستی خۆش بێ ئیشێ باشی کرد. هەر تاوانێک لە تاوانەکان هەر حرامەکان تۆ لە دوورەوە حەزەکەی لە وڵاتێکی ئەوروپا تاوانەکە بکرێت تۆ لێرە بڕێ ڕازیم و دەستیان خۆش بێ لەو تاوانە بەشداری بەپێی حەدیث پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم والله بەشداری تاوانەکەی لە کاتێکە ئەو کەسەش ناناسی و تەقەیەکیش نەکردو بەڵام لە تاوانەکە بەشداری لە ڕۆژی قیامەتە لە مەلەفی خراپەکاندا ئەو هەموو تاوان و دەستخۆشی دەبینی کە لە خەڵکیت کردووە. بۆی ئاگاداری خۆتان بن دەستخۆشی لە هیچ کەسێک ناکەین خەڵکی بە ناحەق بکوشێ. جاری واشەیە لە میدیاکان پێشانی ئەدەن فڵان کەس مجریم و تاوانبارە بەڵام سێکی فەقیرە بێ تاوانە. یەک شتێک تامە باسەکەم لێکی لە وڵاتە عەرەبیەکان سەرکردەیەکی وڵاتە عەرەبیەکان قەڵەمێکی ئاڵتوونی هەبێ قەڵەمی ئاڵتوون لەسەر مێزەکەی دایناوە بە هەدیە بۆی هاتووە قەڵەمەکەی بزرە بێ زۆر پێی تێکەچێ ناخۆشە تۆ لەسەر مێزەکەت قەڵەمێکی ئاڵتوونیشە بە دیاری بۆت هاتووە دیار نەماوە
دیارەکەواتە شتێکەی لەم شوێنەدا ئەڵێ ئەبێ ئەو کەسم بۆ بدۆزنەوە کە ئەم تاوانەی ئەنجام داوە، چونکە خیانەت ناخۆشە ئەگەر شتێکی بچووکیش بێ. تۆ هەر لە ماڵەوە ئەگەر شتێکی بای 250 بێ لێت بدزرێ پێی تێکەچیت ناخۆشە، خۆ قیمەتی نییە نێشتەیە. ئەڵێ ئەو کەسم بۆ بدۆزنەوە کە ئەم قەڵەمەی دزیوە، 3 نەفەر ئیعترافەکەن بە لێدان، ئەڵێن ئێمە ئەو قەڵەممان دزیوە 3 نەفەر. دواییکێک لە فەڕاشەکان دێ ژێر مێزەکە پاکەوتسێکە لە ژێر مێزەکە کەوتووە، بەس بە لێدان هەرسێکیان ئیعترافیان کرد ئێمە دزین، دزی ژنی فەقیران بە لێدان ئیعترافیان کردووە. مەرج نییە هەر کەسێک ئیعترافی کرد جاری وایە ئیعترافەکان ڕاستە، مجریم و تاوانبارە، بەڵام جاری وایە ئیعترافیان پێ کردووە، کەواتە دەستخۆشی لە هەموو کەسێک مەکە، ئاگاداری خۆت.